نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە کۆڕبەندی گفتوگۆی تاران سەردانی ئێران دەکات. محەممەد کازم سادق باڵیۆزی ئێران لە بەغداد بە ئاژانسی هەواڵی سنای ڕاگەیاندووە. هەریەک لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و فواد حوسێن وەزیری دەرەوەی عراق و عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی پێشووتری عراق سەردانی تاران دەکەن. ئەلسادق ڕاشی گەیاندووە ئامانجی سەردانەکەیان بۆ بەشداریکردنە لە کۆڕبەندی گفتوگۆی تاران کە لەلایەن ناوەندی لێکۆڵینەوەی سیاسی و نێودەوڵەتەکانی وەزارەتی دەرەوەی ئێرانەوە ڕێکخراوە. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە بەڕێوە دەچێت. هەروەها سەعید خەتیبزادە سەرۆکی ناوەندی لێکۆڵینەوە سیاسی و نێودەوڵەتەکانی وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت لە نوێنەر و شاندی 53 وڵات بەشداری کۆڕبەندەکە دەکەن. دوایین سەردانی نێچیروان بارزانی بۆ تاران لە ڕۆژی 30 تەمووزی ساڵی ڕابردوو بوو بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی سوێن خواردنی مەسعود پزیشکیان وەک سەرۆک کۆماری ئێران. سەبارەت بە سەردانەکەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تاران میوانێکی تایبەتم لەگەڵ دەبێت لە تارانەوە بەڕێز عەبدوڵڵا میهرەبان جەنابیان دکتۆرە هەیە لە پەیوەندی نێودەوڵەتەکان. کاک دکتۆر سڵاوت لێ بێت، بەخێر بێت بۆ زووم. پەیوەندی ئێران و هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکدایە؟ سڵاو بۆ جەناب و بینەرانی خۆشەویستی زووم. دوای ئەوەی کە ساڵانی ڕابردوو گرژێکی زۆر و ناکۆکیێک هەبوو لە نێوان ئێران و هەرێمی کوردستان، بەڵام ئێستا پەیوەندەکان زۆر باش بوون. چەندین جار سەردانی نێچیروان بارزانی کرد لە ئێران نزیکە و هەروەها مەسعود بارزانی بۆ پرسەی سەرۆکۆماری پێشوو ئیبراهیم ڕەئیسی دیارە پەیوەندەکان هێورتر بوونەوە و باشتر بوونەوە. گۆڕانکاریەکانی ناوچەش لە ڕۆژهەڵاتی ناوین بەتایبەت لە عێراق و سووریە و تورکیە و ئێرانەوە وای کردووە کە دەوری کورد گرنگ بێ لەو گۆڕانکاریە خێرا و گەورانەدا. بۆیەش ئێران تێدەکۆشێت کە پەیوەندەکانی لەگەڵ هەرێمی کوردستان باشتر کە بۆی کە لە ئەگەری هەر جۆرە گۆڕانکاریێکدا ئەوە هەرێمی کوردستان وەکو پارسەنگێک بتوانێت لەگەڵ ئێران، یعنی نەتەنیا مەترسی بۆ ساز نەکا بۆ هێزەکانی دەرەوە و ناوچەیەوانە لە ڕێگای هەرێمی کوردستانەوە، بەڵکو بتوانێت ئەو پارسەنگە بۆ ئێران دابنێەوە هاوسەنگی دروستکە. سەش و گۆڕانکاریانە لە چەند لاوەهان بەتایبەت چەکدانانی پەکەکە، هەروەها پێوەستبوونی سووریا بە یعنی دەنگۆیەوەی هەیە کە بە پەیمانی ئیبراهیم، هەروەها فشار و گوشاری ئەمریکا بۆ سەر هەشی شەعبی لە عێراق، بەتایبەت دۆسیە ئەتۆمی ئێران، هەمووی ئەوانە وای کردووە کە ئێران بەتایبەت بەو دانیشتانەی گفتوگوکانی تاران کە ئێستا بڕێوە دەچن وەکو ئێشێلێکی چووکتر لە دانیشتنی ساڵانەی ئەمنی مونیخ یا میونشێن کە لە ئەڵمان بەڕێوە دەچێت، وەک ئێشێلێکی چووکی ناوچەیی چاوی لێ دەکا دەیەوێ بەوە کاریگەری بخاتە سەر ئەو ڕەوەندان. بەڵێ باشە کاک دکتۆر، هەرێمی کوردستان توانیوێتی نیگەرانیەکانی ئێران سەبارەت بە ئاسایشی سنوورەکان بڕێوێنێتەوە بە جۆرێک بێت کە بەدڵی ئێرانیەکان بێت؟ هەر لە ساڵی 96ەوە، یعنی دوای ئەوەی کە هەرێمێکی کوردستان دوای داوینکردنی زۆنی دژەفرین لەلایەن ئەمریکا و هاوپەیمانان و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە، کە ئەو دەغدغە و کەڵکەڵەیە ئێران دروست بوو و داوای کرد لە حیزبەکانی پارتی و یەکێتی کە ئیجازە نەدەن بە حیزبە ڕۆژهەڵاتەکان کە هێزی چەکداری بنێرنە سنوورەکان و ئاودیوێران منەوە. دیارە بەتایبەت لە ساڵی 92 کە مامجلال داوایکەوە لە 96 زۆرتر ئیزرایی بوو هەوشتە حیزبەکانی ڕۆژهەڵات چالاکێکی ئەوتوی چەکداریان دژێران نەکردووە و هەرێمی کوردستان هەمیشە تێکۆشاوە کە ئەو هاوپەیمانیە ئەمنی بۆ ئێران دابین بکات. بەڵام زۆر جاران لەگەڵ ڕەشبینی ڕوبەڕوو بوونەوە و موشەکاویشتنی ئێران بۆ هەندێک شوێنی هەرێمی کوردستان دیارە بریتی بوو لە ئەو ڕەشبینیەی کە لە نێوانیاندا هەیە. بەڵام لەو ساڵی ڕابردوودا بەتابەت لەو 2 ساڵەدا دوای ناڕزایەتەکان کە لە ئێران دەستی پێکردووە بۆ ئاخرین جار لەلایەن ئێرانەوە موشەک کاویژرا بۆ خاکی هەرێمی کوردستان، دوای ئەوە
پەیوەندیەکان باشتر بوون، سەردانی نێچیروان بارزانی بۆ تاران و هەروەها سەردانی مەسئولی پزیشکیان سەرۆکۆماری ئێران بۆ هەولێر ئەو دۆخەی زۆر ئارامتر کردەوە. ئێستا وابزانم لە دۆخێکی باشین دۆخی خۆی لەو چەند ساڵانی ڕابردوودایە. ئێستاش لە پەراوێزی ئەو دانیشتانەی گفتوگۆکانی تاران کە وەکو کتم ئێشێلێکی ناوچەیی دانیشتنی میۆنشێن یا دانیشتێکی ئەمنیە، لەو پەراوێزەشدا دیارە کۆمەڵی گفتوگۆ دەکرێن لەلایەن دیپلۆماتانی ئێران و هەروەها نێچیروان بارزانی و بە تایبەت هەتا فواد حوسێنیش کە خۆی کوردە وەزیری دەرەوەی عێراقا ئەو گفتوگۆیانە بەڵێ. کاک دکتۆر، هەرێمی کوردستان توانیوێتی باڵانسێک لە پەیوەندیەکانی ڕابگرێت لەگەڵ ئێران و دۆستەکانی، لەگەڵ دژبەرەکانی ئێران و بە هەمان شێوە دۆستەکانی؟ هەرێمی کوردستان وەکو ئاڵقەی ناوەندی دەسەڵات کە پارتی دموکراتە زۆرتر لە تورکیە نزیک بووە و شەڕێکی ساردی لە مێژینە لە نێوان ئێران و تورکیە و هەر ئێستاش لە ئارادایە لە دەورەی سەفری عوسمانی ڕاکە دەستی پێکردووە، هەمیشە هەبووە و ئێستاش هەیە و هەرێمی کوردستان گەرچی وەک دەسەڵاتێکی حکومی لە ئانکارا نزیک بۆ، بەڵام هەمیشە جانبی ئێرانیشی ڕاگرتووە کە نەکات دۆخەکە بەس لە خراپ ببێ و ئێرانی هەموو کیشە وەکو دراوسەیەکی گرنگ چاو لێ کردووە کە دەتوانێت هەم بەرژەوەندی بۆ هەبێ و هەم ئەگەر نێوانیان کێشەی تێبکەوێت دەتوانێت مەترسی بۆی هەبێ. بۆیە هەرێمی کوردستان هەمیشە ئەو پارسەنگی ڕاگرتووە لە پەیوەندیەکانی لەگەڵ خۆی لەگەڵ تاران و ئانکارا و تەنانەت بەغدا و سووریە و وڵاتانی دیکانە. و ئێرانیش لەو گۆڕانکاری خێرانەی کە ئێستا هەیە زۆر چاوی لەوەیە و داوا لە هەولێر دەکا کە بتوانێت لەو گۆڕانکاریانەدا ئەو هاوسەنگیە بۆ تاران ڕابگرێت، چونکە ئێستا گەرچی دۆسی ئەتۆمی لە ئارادایە و ئەگەری سەرکەوتنی و تەوافقێک لە نێوان ئێران و ئەمریکا زۆرە، بەڵام هەر لەحزە مەترسی هەڵوەشاندنەوەی ئەوەی هەیە وەکو زۆر جاری دیکانەکە ئەو شتانە ڕوویداوە لە دانیشتنەکان و گفتوگۆکانی ئەتۆمی لە نەکاو تێک چووە بە دەستێوەردانێکی ئیسرائیل یا بە تەشەنەوە نفوزی ڕووسەکان لە نێو ئێران. هەر لەحزە ئەگەری ئەوەی هەیە هەتا سەردانی ئەو جارەی ترامپ بۆ وڵاتانی عەرەبی کەندا و کەچی بەڕواڵەت هەمویان خوازیاری هەلکردنی دۆسی ئەتۆمی ئێرانن، بەڵام ئەو قسانەی کە دۆناڵد ترامپ لە ڕاستکردنی بە دژی ئێران جورێک سوکایەتی بوو و ئەو بەرداشتەی لە تاران ئەو بەرداشتیان کرد کە لەوەیە ژێربەژێر ئەوان ترامپ هاندن بە دژی ئێران و بۆیەش ئێران هەمیشە نیگەرانە کە وڵاتانی کەندا و تورکیا ئەوانە لە ژێرەوە لە ڕواڵەدرا مەسەلەن باس لە ئەمنی ئێران و حەلی مەسەلەی ئەتۆمی دەکەن، بەڵام لە ژێرەوە لەوەیە کاشکێنی بکەن. بۆیە ئێستا ئەمە شاهیدی ئەوەی هەیەین کە ئەو گۆڕانکاریانە ترس دەخاتە نێوتاران. بۆیە وەکو ناوچەیەکی گرنگ بۆ سەقامگیری و پارسەنگ دروستکردن چاو لە هەولێر و هەرێمی کوردستان دەکا و بە دڵنیاییەوە داوایان لێ دەکات لە پەراوێزی ئەو دانیشتانی ئەمنی ئەوڕۆکە لەو گۆڕان بۆ وێنە ئێستا کە چەکدانانی پەکەکە لە ئارادای ئێران نیگەرانی ئەوەی هەیە کە لە قەندیل بۆشایەکی ئەمنی دروست بێت. ساڵانێکی زۆر کە پەکەکە لێ بووە، تەنانەت پەکەکە وەکو عنسوڕێکی کە دیاریکرا و دیارە، یعنی ئەو بێسدا استراتیژیەکانی دیارە هەڵوێستەکانی دیارە. ئێستا ئێران ڕازی دەبێت هاوسنووری لەگەڵ پێشمەرگە هەبێت لەگەڵ پێشمەرگەکان پێشمەرگە هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی ئێران زۆرتر پێی خۆشە لەگەڵ، یعنی دیارەکە ئەویش ئەولەویەتی خۆی هەیە. ئەو ساڵانەی کە قەندیل لە ژێر کۆنتترۆلی پەکەکەدا بوو و استراتیژیەکان دیار بوون و ئێرانی هەڵوێستەکانی خۆی دیار بوون، زۆر بۆچوون هەبوو، ئەمە نامانەیە واردی هێندێک وردەکاریەکان ببین. بەڵام ئێستا کە ئەگەر قەندیل چۆل ببێ ئێران دەزانێت ئەگەریەوەی کە لەلایەن تورکیەوە کۆنتترۆل بکرێن، نەک ڕاستەوخۆ تورکیە کە ئێستا نزیکەی 80 بنکەی سەربازی لە هەرێمی کوردستان هەیە و لە نزیک قەندیل و ناوچەکانی ئامێدی و تا دەگاتە بەڵام کاک دکتۆر خۆدەزانی ینی لە برادۆستەوە تاوەکو دەگاتە پێنجێن سنوورەکە هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران هیچ بنکەی تورکیای لێ نیە. بنکەی تورکیا دەکەونە سنووری بادینان، ئەوەی دەمێنێتەوە ئەو ناوچێ بە بۆ شایەمنێ ئێستا قسە لەسەرەوە دەکرێت پاسەوانی سنوور بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی پێشمەرگەی کوردستان
کە هاوسنوور دەبن لەگەڵ ئێرانە بۆ شای ئەمنیە پڕ بکەنەوە کە تاوکو ئێستا هەڵوێستی ئێران نادیارە لەسەرەوەی ئایا ڕازی دەبێت هاوسنوور بێت لەگەڵ بۆشایەکی ئەمنی کە دواتر بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان پڕ دەکرێنەوە. نێچیروان بارزانی وەکو فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان دەتوانێت قەنەعات بۆ بکات کە لە داهاتوودا هێزەکانی پاسەوانی سنوور لەگەڵ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەو سنوورانە هەمانجیان هەبێت؟ بێشک ئەوە باس دەکرێت و نێچیروان بارزانیش کە لە تاران نزیکە دیارە ئەو شتانە بەرباس دەداوە و بەڵێنیانە دەدا کە هێزی پێشمەرگە مەترسی نەبێ بۆ سەر سنوورەکانی ئێران، بەڵام هەرخۆی ئەوە نییە، هەرخۆی هێزی پێشمەرگە نییە. تاران ترسی لەوەی هەیە کە لە پاڵ هێزی پێشمەرگەدا ئێستا ئەو گەرای زانیاریەکان تورکیە کەڵکی لێوەربگرێەوە. لەوە گرنگتر من ئاماژە بکەم ترسی لە یەکشتی دیکانە هەیە، چون قەندیل ناوچەیەکی استراتژیکی زۆر زۆر گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوینە. هەر وڵاتێک بەتایبەت ئێران و تورکیا وڵاتانی ناوچەیی کە تۆزێک هێزی سەربازی سەخت و نەرمیان هەیە کە بتوانن دەست بەسەر قەندیلدا بگرن، ئاگەری ئەوەی کە بەسەر ڕۆژهەڵاتی ناوین و قەفقازدا زاڵبن زۆر زۆر گرنگە. تورکیا چاوی لەوەیە و ئێران نیگەرانی ئەوەیە کە تورکیا هێزە جەهادیەکانی کە لە سووریان هێزە جەهادی تورک و عەرەب و چەچێنی و قەرقیز و ئۆزبەک و ئۆیغورەکان لەوێ ڕاگوازێ، بەتابەت کە ئەمریکا فشاریە ناوەکەوانە بچنە دەرێ لەوێ بیان هێنێتە دەرێەوە بیانێنێتە قەندیل بڵاویان پێ بکە و ئەگەر لەوێ بڵاویان پێ بکە هێزی پێشمەرگە بەداخەوە ناتوانێت هەرمووانە بسلا بپشکنێ ئەو قوش بنەوە ناوچانە، چون وڵاتێکی زۆر تو دەرتوو زۆر شاخاوی و زۆر ئەستەمە و ئێران لەوە دەترسێ و هێزە جەهادیانە کە بێن لەوێت بڵاو ببنەوە لە قەندیل مەترسی بۆ سەر ئێران دروستکەن، مەترسی بۆ سەر کوریدۆری زەنگەزور کە تورکیا زۆر چاوی لەوەیە لە ڕێگای فشار وە گوشاری ئەو جەهادیانەوە بتوانێت فشار بۆ ئێران بێنەوە کوریدۆری زەنگەزوری جێبەجێ بکات. و لە ئەگەری داهاتوودا ئێستا کە ئێمە پەیمانی ئێبراهیم خەریکە بە پێوەستبوونی سووریە دەنگۆی هەیە قایمتر ببێ، ئەگەری ئەوەی ئێران پێشبینی ئەوەش دەکات لە داهاتوودا هەرێمی کوردستان سربەخۆ ببێ و قسەکانی چەند ڕۆژ پێشی مەسعود بارزانی تۆزێک بوێرانەتوە خۆ باوەڕێکی زۆرتری نیشاندا بەرامبەر بە بەغدا کە بەغدا ئەو جۆرەیە و بەغدا ئەگەر ئەوە نەکایەمەوە دەکەین. دوای ڕەفراندۆم یەکێک لە هەڵوێستە توندەکانی مەسعود بارزانیەوە بووە جۆرێک خۆباوەڕێکی تازە لە قسەکانیدا بەدی دەکراوە. چەکدانانی پەکەکەوانە کە دیارە کۆمەڵێک ژێربەژێر داگرنێ و هەرێمی کوردستان و تورکیا شتێکی هەندێکی ئیمتیاز و پشکەکە ئاڵوگۆڕ بکرێن، یەکێک لەوانە بۆ چوونێک ئەوەیە کە تورکیەدان بە سربەخۆی هەرێمی کوردستاندانی ئەوش نەک بە خاتری تەنانەت کورد ئەو چاوی لە هەرێمەکانی مووسڵ و کەرکووکە کە تورکمەن و عەرەبی سونی زۆر لێیە و لەو بینەوە هەرێمێکی ئەو جۆ دروستکاوە بە ئەو پەیمانی میساقی میلی تورکیا کە بڕیار بوو 2023 ئیزرایی بکرێەوە لە کۆتاییدا تورکیا ئیزرایی بکەوەدان بە هێزی ناوچەیەکی خودمختار و خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستاندا. ئێران پێشبینی ئەوانەش دەکا کە ئەو گۆڕانکاریانە دروست بن. ئێران زۆرتر نیگەرانێکی لە تورکیە نەک هەرێمی کوردستان. ئێران زۆر نیگەرانی لە زۆر باشە. سوپاس دەکەم بەڕێز دکتۆر عەبدوڵڵا میهرەبان کە لە تارانەوە بە شێوەی ڕاستەوخۆ